ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی عێراق یاسای نوێی هەڵبژاردنەکانی پەسەند کرد و کوت لە کوردستانیەکانیش نیگەرانیان لە یاساکە دەربڕی و بایکۆتی دانیشتەکان کرد. لامان کاتیشدا محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەاند کە خۆی و دووجێگرەکەی لاریان نەبووە لەسەرەوەی کە بازنەی هەڵبژاردن لە سەراستی قەزا بێت. بە میواندارێک لە بەڕێزان مەریوان عارف شارەزای هەڵبژاردن، ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن لە سەدۆی سەرکێڕوە لە هەولێر و هیوا عوسمان ڕۆژنامەنووس و شارەزای کاروباری عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. پارلەمانی عێراق یاسای نوێی هەڵبژاردنی پەسەند کرد و فراکسیۆنە کوردیەکان بایکۆتی دانیشتەکەیان کرد. سەرۆکی پەرلەمانی عێراقیش ڕایگەاند هەردوو جێگرەکەی لەگەڵ فرەبازنەی هەڵبژاردن بوون. دوای چەند جارێک لە دواخستنی پارلەمانی عێراق یاسای نوێی هەڵبژاردنی پەسەند کرد، بە پێی یاساکەش بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزا دەبێت. فراکسیۆنە کوردیەکان دژی مادەی 16 یاساکە بایکۆتی دانیشتەکەیان کرد کە باز لەوە دەکات بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزا دەبێت. فراکسیۆنە کوردیەکان لە ڕاگەیاندراوێکدا دژاتی خۆیان بۆ پەسەندکردنی یاساکە دەربڕی و ڕای دەگەێنن بچووکردنەوەی بازنەی هەڵبژاردن بۆ ئاستی قەزا کێشەی هونەری دروست دەکات و دەبێتە هۆی دواخستنی هەڵبژاردننی پێشوەختە. بە بنەماگرتنی دەنگی زۆرینە بۆ هەر بازنەیەکیش لە بەرژەوەندی حیزبە گەورەکاندایە. لە بەشێکی دیکەی ڕاگەاندراوەکەیاندا فراکسیۆنە کوردیەکان ئاماژە بەوە دەکەن سووربوون لە سەرهەژمارکردنی دەنگەکان بە ئەلکترۆنی و پشتبەستن بە کارتی ئەلکترۆنی لە بری کارتی بایۆمەتری یاریکردنە بە دەنگی دەنگدەران. لە لایەکی ترەوە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەاند خۆی و دووجێگرەکەی هەریەکە لە حەسەن کەعبی و دکتۆر بەشید حەداد ڕەزامەند بوون لەسەر فرەبازنەیی هەڵبژاردن. لە کاتێکدا فراکسیۆنە کوردیەکان بایکۆتی دانیشتنی پەرلەمانی عێراقیان کردبوو، بەڵام دکتۆر بەشیر حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق دەنگی بە کۆی یاساکەدا. وباسم المضحين وباسم النازحين تمت الموافقة. دوای پەسەندکردنی یاسای نوێی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق شارەزایانی بواری هەڵبژاردن دابەش بوون بەسەر دوو بەرەدا. بەرەیەکیان پێی وایە یاساکە لە بەرژەوەندی حیزبە گەورەکاندایە و خزمەت بە پرۆسەی نوێی سیاسی عێراق و هەرێم ناکات. بەرەکەی دیکەش پێی وایە یاساکە لە خزمەتی کەسانی سربەخۆدایە و وا دەکات کەسانی شایستە ببنە ئەندامی پەرلەمان. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا مەریوانەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە یاسای نوێی هەڵبژاردن کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دەستی بڵین پەسەندی کرد. بڵین ناکۆکێکی زۆر هەبوو بە تایبەتی لەسەر بازنەی هەڵبژاردن. ئێستا بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزا دیاری کراوە بڵین؟ بەڵێ ئەم جاریان لەسەر ئاستی قەزایە و بەپێی یاساکە بێت هەر قەزایەک ژمارەی دانیشتوانەکەی 100,000 بێت دەکرێت بە بازنەیەک. بەڵام ئەگەر لە 100,000 کەمتر بێ 100,000 دانیشتوان ئەوە لەگەڵ قەزایەکی نزیک لە خۆی لەیەک دەدرێت بۆی ژمارەکان بگاتە 100,000. خۆ ئەگەر قەزای کەمان هەبێ ژماری دانیشتوانی 200,000 و 300,000 بێ ئەوە ئەکرێ بە بازنەیەکی سەربەخۆ دوو کورسی یاخود سێ کورسی بە پێی 100,000یەکان کورسی بۆ تەرخانەکرێت. باشە، بەس قورس نیە دیاریکردنی بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزاکان. یعنی بە تایبەتی ئێستا مەسەڵەن ڕەنگە لە هەرێمی کوردستان کۆمەڵە قەزا بێ لێرە فەرمی بێ بەڵام لە عێراق قەزانە بێ و گرفتەش هەیە. ئەوە یەکێکە لە ئیشکالە سەرەکیەکان لە ڕاستیە، چکم هەندێک قەزا هەیە حتا ناحێشمان هەیە کە لە داتایی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە سەر بۆ نمونە پارێزگای سلێمانیە وەکو قەزای کفری، بەڵام لە داتای وەزارەتی پلاندانانە سەر بە پارێزگای دیالێ و بە نیسبەتی هەولێریشەوە مەخمور بە هەمان شێوە سەر بە مووسڵە، بەڵام لە داتای وەزارەتی پلاندانانە سەر بە مووسڵە لە داتای کۆمیسیۆنە لە داتای وەزارەتی پلاندانانە سەر بە مووسڵە، بەڵام لە داتای خۆمانە سەر بە هەولێرەوە بە نیسبەتی قادرکەرەمەوە، لە داتای وەزارەتی لە داتای کۆمیسیۆنە سەر بە کەرکووکە، بەڵام لە داتای وەزارەتی پلاندانانە سەر بە چەمچەماڵە. هەموو ئەمانە مشکلەن لە کاتی دابەشکردنی بازنەکانی هەڵبژاردنە. ئەوە ئەگەر لەسەر ئاستی ناوچە جێناکەکان قسە بکەین، بەڵام لەسەر ئاستی پارێزگاش قسە بکەین بە هەمان شێوە هەر دابەشکردنی بازنەکانی هەڵبژاردن یەکێکە لە بابەتە معاقدەکانی ناو
سیستمی هەڵبژاردن چکم لە نەتیجەیە هەندێک حسابات هەیە پەیوەندی هەیە بە دابشکردنی ناوچەی نفوزی هێزەکانەوە کە چێ دەستی بڕوا لەوێ ئەو بۆ جۆرە بازنەکان دابەشەکە کە لە بەرژەوەندی خۆی بشکێتەوە سەرنجام. باشە بەس وەکو هەڵەبجەش یعنی وەکو پارێزگە مامەڵی لەگەڵ نەکراوە لە یاسای نوێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە هەروەکو قەزا مامەڵی لەگەڵا کراوە هەڵەبجە؟ بەڵێ چکم سلێمانی هەمووی بەیەکەوە کورسی بۆ دانراوە لەبەر ئەویش هەر وەکو قەزایەکی سەر بە پارێزگای سلێمانی مامەڵی لەگەڵا کرێ و چەند نفوسی هەبوو باشە بەس ئەم سیستەمە بڵین لە چی وەرگیرام قەزایانی شتێکی تانزەیە کە لە عێراق پێڕۆ دەگرێت؟ نەخێر لە ڕاستیە وڵاتانی جیهان ئەو وڵاتانی کە سیستمی زۆری نەپەیڕەوەکەن هەمویان دابشکردنی بازنەکانی هەڵبژاردنیان هەیە بەڵام هەندێک وڵات هەیە کە فایزی ئەوەل پەیڕەوەکات ئەوە بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی تاک نوێنەریە بەڵام هەندێک بازنەی تربان هەیە لەسەر ئاستی فرە نوێنەریە ئەم سیستەمەیان تا ڕادەیەک ینی هەندێک تەحەداکانی کەمترە لە چاوەوەی ئەگەر بە تەواوەتی فایزی ئەوەل بواە سیستەمەکە چکم فایزی ئەوەلیشی تایە و سیستمێکی کەشی تایە کە تاک دەنگی نەگوێزراوەیە یعنی ئەگەر مختەراحی ژمارە 6 بخێنیتەوە ئەوە پێ ئەڵێ ئەگەر قەزایەک ژماری دەنگدەرانی 100,000 کەس بوو ئەو بۆ خۆی دەبێت بە بازنەیەک و یەک نوێنەر تێدا دەرەچێت بەڵام ئەگەر ژماری دانیشتوانەکەی 200,000 و 300,000 بوو ئەوە چەند نوێنەرێکی بۆ تەرخانەکرێ بە پێی ژماری ئەو 100,000یانە واتە دوو نیزامیان لە یەکیاوە لە ڕاستی لە حقیقەتی ئەگەر محتەوای مائینەکە مقتەرەحەکە بخوێنیتەوە بۆیە زۆر ئاساییە تەقسیمی دەوائر واریدە بەڵام ئایا ئێستای عێراق توانەدارایی و فەنی و دۆخی سیاسی و پێگەشتنی ئەزمموی سیاسی و دیموکراتی عێراق لە هی ئەوەدایە کە بازنەکانی هەڵبژاردن ئاوا بچوو بکرێنەوە ئەوە پرسیارێکی ترەکە ئەکرێ بەجیاتر قسەی سەرەکەین کاگەرم جەنابیشت بەخێربی دەمەوێت بەڕێزت بزانە سەرەوەی کە ئێستا بازنی هەڵبژاردن بچوو کراتەوە پێشتر لە سەراستی پارێزگا بوو عێراق بڵین 18 پارێزگا بوو ئێنێم بچووکردنەوەی بازنەی هەڵبژاردن پێ دوایە خزمەت بەدەنگ دەردەکات یاخود بە پێچەوانەوە هەتا بازنە بچووک بێتەوانێ پەیوەندی نێوان دەنگدەر لەگەڵ پاڵێوراوە نزیکترە بێتەوانێ واتە پرۆسەی دادگاییکردن پرۆسەی لێپرسینەوە کە تۆ لە ناوچەیەکە یەک نوێنەر دەرەچێ ئەم نوێنەرە گەر بێت و ئەو ئەرکانەیە ئەو بەڵێنانەی کە داویەتی نەیتوانی جێبەجێ بکە و ساکە لە هەڵبژاردنێکی ترا خەڵک دەنگی پێ ناداتوانێت و ئەمە سوودێکی تری هەیە لە ڕووی ئەستەبەرکردنی عەدالەتی نوێنەرایەتی لەگەڵم سەراستی قەزا بەڵێ هەتاکو و بازنەی هەڵبژاردن بچووکتر بێتەوانێ وە گوتم ئەگەر ئێمە بە دوای پرۆسەیەکی دیموکراسیەوەین هەتاکو و بازنەی هەڵبژاردن بچووک بێتەوانێ ئەو ساکە دەنگدەر قیمت بۆ دەنگەکە یەگەڕێتەوانێ و ئەزانێت دەنگی بەشێداوە و ئەو ساکە یەک کەسیش دەرئەچێ بۆیە ئەمە پێم وایە یەکێکە لەو دەستکەوتە باشانەی کە هەیە و قەزا نوێنرایەتیکردن لە چوارچێوەی قەزایە ئەو ساگەرە بە 100,000 کەس نوێنەرێکی بێ یەکشت زۆر گرنگە دەستەبێرەکە ئەویش پێوتری عەدالەتی نوێنەرایەتی جوگرافی واتە هەموو جوگرافیایەک هەموو قەزایەک ئەو ساکە نوێنەریە بێ ساگەر سەیری عێراق بکەی دنیایەک قەزات هەیە خۆی 168 قەزا هەیە بەڵام دڵنیا بە بەشی زۆری ئەو نوێنەرانی کە هەن لە شارە گەورەکان کوبوونەوە ئیهمال کراون قەزاکان هیچ جۆرە قورساییەکانی و نوێنەریان کەم دەرئەچێت بۆیە ئەم سیستەمە وا ئەکات کە قەزاکان بەهرەمەند بن لە نوێنەر و نوێنەر لە زۆربەی زۆری قەزاکانەوە بچێتە ناو نوێنەرشەیە کە دەڵێن مەسەلەن ئەمە هەر لە بەرژەوەندی حیزبە گەورەکانە مەسەلەن حیزبە بچووکەکان ناتوانن لە قەزاکانە کورسی بێن مەبەست لە حیزبی بچووک و حیزبی گەورە چییە؟ ئەمە ئەم نظامە انتخابیە یەک شتی تیا هەیە بۆ هەموو حیزبێک ئەرکی قورسەکات ئەوەی جاران نەماوە بەلیست بێت لەبەرەوە هەموو حیزبەکان ئەرکیان قورس دەبێت بە گەورەکانیش و بە بچووکەکانیش و لەبەرچی لەبەرەوەی ئەو ساکەگەر فرۆشیارێکی بە جملە بوو بن باشە ئێستاکە بێ یەک بە یەک بڕوا بەسەر دوکانەکانە بگەڕێ کاندیدی هەبێ و بانگەشە بکە و لە دواییشا کە بانگەشەی کرد ئەوە نییە یەک لیست هەمووی دەربچێ یەکی 182,000 دەنگ بێنێ بەقەدەر 9 کورسی بێنێ ئەم 9 کورسیە دابش بێتوانێ بەسەر کاندیدێک کە جاری وایە 500 دەنگێناوە بەڵکو هەر حیزبێک ئەبێک بە قووەترین کاندید بێنێتە ناو ئەو بازنی هەڵبژاردنەوە بۆی دەرچێ کە دەرنەچوو ئەو ساکە ئەڕوات دەنگەکەی و شتێکی تریژ هەیە ئەگەر مەسەل لە ماوەی ڕابردوو بینیمانە مەسەلا شخصی یەکەمی هەندێک لە لیستەکان ژمارێکی زۆر لە دەنگەکانیان هێناوە بەڵام دوای نەچوونەتە ناو پەرلەمانەوانێ ئەم نیزامە ڕێگە بۆ نادات کە دەنگت هێنا ئەبێ بچیتە ناو پەرلەمانەوە و ئەمە حیزبەکان ناچارەکە بەوەی کە کاندیدی بەهێز بێنە ناوەوە کاندیدێک نا کە ڕەزاڵخوا و
جۆڕایەڵ بێت و کاندیدێک بێکە ئیتر خۆیان وەک ئیش بۆ دۆزینەوە ئیشی بۆ دۆز باش بەس کەسی سەر بەخۆ دەرەچێ ئێستا بەپێی ینی ئەم دەرگای بۆ کاتەوە ئەم سیستمە بەڵێ دەرگا کاتوانێ بە ساندیگۆی هەموارکراوی عێراقی سربەخۆ لەکوێ دەرئەچوو لەو ساندیگۆی عێراقا کە هەیە من پێم وایە لە دنیاە نمونەی نەبووە 1.6 و 1.7 و لە دوایە لە ئەنجمەنی پارێزگاکان کردیان بە 1.9 ئەمە بە تەواتی دەرگای داخز لە بەردەمی کاندیدی سەربەخۆ دەران نەکاندی سەربەخۆ ئەو هێزانش کە لە دەوری کورسیەکە سوڕێنەوانێ بۆیە ئەمە ئەوەی لێ دەرچوو ئەوان ساندیگۆیان بەکارێنا هەموار کراو کە دەستی نابۆ بینە قاقای کاندیدی سەربەخۆ بە هیچ شێوەیەک دەرناچێ و 1000 ساڵی تریش بەو سیستمەی ئێستا بێت کاندیدی سەربەخۆ دەرناچێت بەڵکو تۆرە بچیتە ناو لیستی حیزبێکەوە لە بەڵام ئەم جارە دەرەچێ بۆ نمونە ئەم بەڵێ ئەم جارە ئەگەر ئیش بکرێ کار بکرێ بەڵێ دەرئەچێ لەبەرەوەی خەڵکێک ئەو ساکە ئەچێتە ناو هەڵبژارنەکەوانێ بەس تەبیعی بێت خەڵکێک بچێتە ناوڕومێ خەڵکێک بێ بڕوای بە پرۆسەکە هەبێ و بە جدی ئیش بکە و نەکڕێ و بڕوای بە قەزیەکە هەبێ بەڵێ ئەو خەڵکان ناتوانن دەرفەتی ئەداتێ سیستمی هەڵبژارنەکە دەرفەتی ئەدادێ بەڵام چەندێک ئامادەی بۆ ئەوەی کە بچیتە ناو منافەسەوە ئەوە بابەتێکە سپاس دەکەم ئەگەر بچینە لای کاک هیوا لە هەولێرەوە کاک هیوا زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەو یاسایی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق پەسەند کرا هەمان خواستی خۆپیشاندەران بوو یاخود گۆڕانکاری تێدا کرا بەڵێ ئێوارە باش ڕێزمێ بۆ جەنابتان و میوانە بە ڕێزەکانتان تەمانەوەی کە بینیمان ئەمڕۆ تا ڕادەیەک وەکو ویستی خۆپیشاندەران ئەبینرێ بەڵام ئەوەی کە ئەو ڕاستیشە بێ بزانین خۆپیشاندەران ئمڕۆ لە عێراق بەڕاستی ئەو ئاستی هوشیاریان نییە کە بزانن فەرقی نێوان جۆری یاساکان بزانن یاخود بکەونە ناو تەفاسیلی وردەکاری یاساکەەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە داوایانە کرد کە سیستەمی لیست نەبێنێ سەیتەرەی حزبەکان بەسەر حزبە گەورەکانەوانی لە وەسەط و جنوب بە تایبەتی نەمێنێ بەسەر هەڵبژاردنەکانە وەکو خۆیانیان و دەنگت ئەیا بە عەلی محەممەد بۆ دەرەچوو یعنی ئەوە لە سیستەمە کۆنەکەوا بوو ئەمەیان ڕەنگە باشتر بێت بەڵام لە هەمان کاتە هەندێک کێشە هەیە دەربارەی تۆمارکردنی بایۆمتری کە بەکار نەهێنراوە یاخود ئەتیماد نەکراوەتە سەری لەلایەک لەلایەکی تریشەوە چۆنێتی ژماردنی دەنگەکان بە شێوازی ئەلکترۆنیان بەیەدەوی ئەویش بەدەستی ئەویش تەبعاً خەلەلێکی ترە ئەبێ بزانین چۆن مامەڵە لەگەڵە یاسایە ئەکرێ و بزانین ئەگەر لە حکوومەتی داهاتوو یاخود لە سەرۆک وەزیرانی داهاتوو چۆن ڕەتفعل ئەبێت لەسەری وەکو ئەمڕۆ بینیمان تەوان کوتلەی کوردی هەمویان لەگەڵ یاساکە نەبوون لەبەر بەرگەی 15 و 16 لە یاساکە و ناوچەکانی مادەی 140 بەڵام لە هەمان کاتیانێ بێ بزانین چۆنە بێ وەکو جوڵانەوەیەکە لە سیستەمی هەڵبژاردن پاش دەستنیشانکردنی دەستەی هەڵبژاردن کە دوێنێ لایەن دادوەرەکانەوە کرا. بەڵێ بەس وەکو کورد ینی چونکە ئێستا بۆچوونی جیاواز دروستوانێکیان دەڵێن دژی کوردانێکیان دەڵێن دژی کورد نییە هیچ تشتێکی تێدا دژی کورد بێ ئەم یاسی هەڵبژاردنە؟ بەڕای من تەنانەت مەترسی ئەوەیە لە ناوچەکانی کە کورد تێکەڵە لەگەڵ نەتەوەکانی تر لە مەناتقی 140 خاستەن ئەگەر بێت و لایەنەکانی تر تورکمان و عەرەب بەیەکەوە ڕێکەون لەسەر لایەنە کوردیەکە احتیمالە بەیەکەوە لەسەر یەک کاندید ڕێکەون احتیمالە کاندیدە کوردەکە دەرنەچێت لەو قەزایانەی کە باسەکرێ بەڵام ئەبێ بزانین لایەنە کوردیەکان چۆن ئیشەکەن ئایا بە یەک لەست دابەزن بە یەک قائیمە لەو شوێنانە دابەزن ئایا کاندیدی جیاوازیان ئەبێت تەمەن ئەمە کورد دەخاتە ژێر تەحەدایەکی گەورەتر کە ئەوەیە ئەگەر ئەیانەوێ دەنگی کوردی زیاتر بێت لەو قەزا و ناحیانە ئەبێ بەیەکەوە کارکەن وەکو یەک کاندیدیان هەبێ نەبێت نەگەینە هەڵبژاردن و یەکێتی کاندیدی خۆی هەبێ و کۆمەڵ کاندیدی خۆی ئیسلامی کاندیدی خۆی و پارتی کاندیدی خۆی هەبێ لەوەیانە زەرەرێکی زۆرەکرێ کورد مەجبورەکە بەڕێی من ئەم یاسایە کە ئەگەر بیانەوێ دەنگیان زۆر بێت خاصن لە ناوچەکانی مادەی 140
ئەبێ یەک کاندیدیان هەبێ بۆ ئەو قەزا و ناحیانە و احتیمالە بتوانن ینی دەنگی باش بێنن بەڵام تا ئێستا زۆر دیار نییە دیراسەیەکی وردی بۆ نەکراوە تا ئێستا. باشە بەس ئەوەی کە ئەمڕۆ مۆتەدا سەدرباسی کردبوو کەم یاسایە حیز بە گەندەڵەکان دوور دەخاتەوە پێ دوایە دووریان دەخات چکە بۆ چینی شەبوو لەسەرەوەی کە ئەم یاسایە ئەسڵان لە بەرژەوەندی حیز بە گەورەکاندایە. طبعا نەبێ بزانین بەڕاستی وەکو سەرەتا وەکو خوێندنەوەی سەرەتای ئەو یاسایە شتێکی ئیجابیە بەڵام فەن و فنونی ئەم حیزبانە بینیومانە لە جنوب و لە بەغا ئەوە لە تەزویرە یعنی ماشەڵڵا خەبیرن لێی نازانیت تر چۆن ئەم جارە فرتو فێڵەکەن لەم هەڵبژاردنەیان کە بتوانن دیسان بە هەمان شێوە بگەڕێنەوە بۆ ناو هۆڵی پەرلەمان بە هەمان شێوەی کە جاران هەبوون. طبعاً ئەوەی یاسا کۆنەکەم کێشەی زۆر زۆر هەبوو ئەمەیان ئەبێ بزانین ڕاستە وەکو سەخوێندنەوەی یەکەم گۆڕانکاریی ڕیشەیە لە شێوەی هەڵبژاردننی نوێنەرەکان بۆ پەرلەمان ئێستا هەیە ینی خەڵکی وا هەیە ئەبینی 200 دەنگ 300 دەنگ 400 دەنگی هێناوە و نوێنەرایەتی شارێکی وەکو بەغاکە چونکە سەرۆکی لیستەکە 100,000 و 200,000 دەنگی هێناوە لە هەمان کاتیشاد لایەنی وا کەسی وا هەیە 70,000 دەنگی هێناوە نەیتوانیوە داخلی پەرلەمان بێ ئەمەیان نامێنێت بەڵام ئەبێ بزانین ینی چۆن حیزبەکان مامەڵەی لەگەڵەکەن و کاری خۆیان چۆن ڕێکەخەن بە شێوەیە کە بتوانن لەسەر لە هەموو شوێنێ بتوانن دەنگی تەواو بێنن بەکو بە ڕێزەی پێش من نازان ناوەکەیم نەبینیوە لەسەر شاشە بەس گوێم لە دەنگی بوو وتی ینی وەکو بە جملە ئیتر ناکرێت انتخابات بکرێ ئەبێ وەکو باە ئەی مفرەت دوکان بە دوکان بگەڕێی ماڵ بە ماڵ بگەڕێی بۆ کۆکردنەوەی دەنگ و بۆ ئەوەی کە ینی لە هیچ دەنگدەرێ بێمنەت نەبیت زۆر لە سیستەمە کۆنەکە ئەکرا لە مەجموعەیە دەنگدەر لە قەزایە لە ناحیە لە پارێزگایەکی تەواو لی بێمنەت بی چکە لە شوێنی تر دەنگی خۆت هەیە بەڵام ئەم جارەیان ڕەنگە زۆر زەحمەتتر بێت. سوپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک هیوە مامۆستا مەریوان دەمێسترنجی بەڕش لەسەر مەسەلەی قەزا و لە بەرژەوەندی حیزبی بچوو یاخود بڵێن حیزبی گەورە یاخود کاندیدی سەربەخۆ بزانم ینی چۆن ئەو کێشەکە بەر لەوەی بچینە سەرەوە حەزەکەم سێ خاڵی جەوهری باس بکەم لەسەر ناوچە جێناکۆکەکان و ئەو مەترسی کە کوتلە کوردیەکان ئەمڕۆ لە بەیاننامەکەشیانە ئاماژەیان پێکرد ڕاستی ئەو مەترسیانەی کە لەو ناوچانە هەیە ئەگەر هەبێ لەسەر لیستە گەورە کوردیەکانە واتە یەکێتی و پارتی بە دیاریکراوی ئەویش پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە تەوان ئەو کوتلە بچووکانی خۆشمان کە لە هەرێمی کوردستان منافەسە ئەکەن لەبەر یەک خاڵی جەوهری یەک دەنگ بوون لەگەڵ ئەوان بە دیدی من ئەویش ئەوە بوو کە یەکێتی و پارتی پێویستیان بە سەنەدێکی بە قۆتر هەبوو پشتگیریان بکات داوای یەک بازنەیی بکەن لەو شارانەی کە لە هەموو شارەکانی عێراقا کە بە تایبەتیش مەبەستیان دیا لەو کەرکووک و مووسڵ بوو لەبەرەوەی ئەوان لەوێ ئەگەر یەک بازنەیی بێ خۆمان نەزانین هەتاوەکو قەبارەی بازنە گەورە بێ ڕادەی ڕێژەیی بوون لە نێوان دەنگەکان و کورسەکان بەرزترە بێتەوە تاوەکو قەبارەی بازنەش بچووکتر بێ ڕێژەیی بوون کەمترە بێتەوە کە ئەوان لەوێ ئەو ڕێژەیی بوونە لە دەسێن لەبەرەوەی لە هەڵبژاردنەکانی پێشووە کە سیستمی ڕێژەیی پەسەند ئەکرا سیستمی ڕێژەیی چۆن ئیشەکات هەر حیزبێک لە 100 تا چەندی دەنگەکان بێنێ بە تەقریبی بای ئەوە کورسی ئێنێ لەو شارەیە واتە لەسەر ئاستی شارەکە کورسیان ئەیاپی بەوەش هەر عادەتەن حیزبەکانی خۆمان لەو ناوچانەی کە منافەسەیان هەبوو دەنگی زۆریان هێنا و بەوەش کورسیان زیاتر هێنا بەڵام ئەم جارە لەو ناوچە جێناکۆکان و لە هەموو عێراقی شوانیە تۆ کە بازنەکان دابەش ئەەکەی لەسەر بنەمای قەزاکان لەسەر بنەمای عادەتەن نەتەوەی دابەشەکری عێراق تەبیعەتی وایە بێ لەسەر بنەمای شوێنی کۆبوونەوەی نەتەوەیی بێ یان مەزهەبی بێ سەر لە کەرکووکە لەسەر بنەمای نەتەوەییە و زائیدەن بۆ تورکمانەکانیش هەر ئەوانیش هەر نەتەوەین واتە کوردەکان بازنەی خۆیانیان ئەبێت ئەڵێ ئەو قەزایانە پێکەوە دابنیان چکم کوردی زۆرتیایە و قەزایانش کە عەرەبی زۆرتیایە چون ڕازی نابن تێکەڵ بکرێن باش مەترسیەکە چی ئێستا بۆ ناوچە جێناکۆ مەترسیەکە ئەوەیە ئێستا لە کەرکووکە ئەگەر لە هەڵبژاردنەکانی پێشووە بە تەمثیلی نیسبی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی بێتی 6 کورسی بەرێ چکم بای لە سا 6 دەنگەکانی هێناوە ئەوە ئەم جارە کورسیەکان حەسڕ ئەکرێن بە قەزاکانەوە سەکە قەزای عەرەبی بۆ نمونە بە قەدەر ژماری دانیشتوانەکەی حەویجە بۆ نمونە گەرگریمان 200,000 کەسی تیابێت 2 کورسی خۆی هەیە چە بۆ عەرەب
کورد هەرچەند دەنگیشی تابێنە ناتوانێت منافەسی عربکە لەو بازنەیە و بە هەمان شێوە لەو مەنتیقانەشی کە تورکمانی تیا چەند ماڵی کوردی تیاابێ هەرچەند دەنگ بۆ بازنێش بە هەرە فەوتێ و بە هەمان شێوە بۆ ناوچە عربیەکانی کەش واتە لێرەیە چانسی بردننی کورسی زیاتر لەلایەن کوردەوە کەمە بێتەوە کوتلەکانی تر کوتلە بچووکەکان لەبەرچی ڕەزامەند بوون لەگەڵ ئەم داواکاری دوو کوتلە گەورەکەیە لەبەر خاتری سلێمانی و هەولێر و دوهۆک بۆی ئەمانش ببن بە یەک بازنە کە بازنە بوو بازنەی گەورە تەناسوبێت زیاد دەکات بۆ ئەمانوەتە چانسی بردی کورسیان بەژون حیزب و چووکەکاندانی قەزا بە تایبەتی لە کوردستان ئەم سیستەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کتێبە دەستوریانی کە باسی ئەم سیستەمە ئەکەن و ڕەوشی ئەم سیستەمە چۆن ئیشەکات هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە ئەم سیستەمە خزمەتی حیزبە گەورە ڕێکخراوەکانەکە حیزبی گەورەی منەظەم واتە ئەو حیزبانی کە خاوەنی قاعدەیەکی جەماوەری گەورن و ینی توانای ئاراستەکردنیشیان هەیە چکم ئەم سیستەمە لە بازنەیە کە ئەگەر سێ کەس خۆی تیا بپاڵێ بۆ نمونە سێ مەقعدی هەبێ حزبی ئەلف سێ پاڵێورا و تەقدیمەکات بەڵام وەکو مامۆسارەم ئاماژەی پێکرد ئەگەر ئەو حیزبە بە یەکسانی دەنگدەرەکانی خۆی دابش نەکا بەسەر ئەم سێ پاڵێوراوەیە تەنها دەنگەکان بڕوا بۆ یەکێکیان زۆرترین دەنگ بێنێ ئەو دوانەی تر دەنگی کەمتر بێنن لە پاڵێوراوی لیستەکانی تر ئەم پاڵێوراوە خۆیان کرد بای دە کورسی دەنگی هێنا هەر بۆ خۆیەتی ئەم دوانی تر ئەدۆڕێن لە منافەسەکەی لەگەڵ پاڵێوراوەکانی ترە بۆیە بۆ حیزبی گەورەی ڕێکخراو باشە حیزبە بچووکەکان کەی ئەتوانن ئیسفادە لەم سیستەمە بکەن کاتێک ئەتوانن کە بۆ نمونە ئێستا لە سلێمانی ئەگەر قەزای مرکزی قەزا بکرێ بە یەک بازنەوە ئەبێ یەک پاڵێوراو تەقدیم بکەن چکم قوەی سەوتی ئەوان ئەگەر بەشی یەک دانش بکە باشە زیاتر بەش ناکە ئەبێ یەک پاڵێوراو تەقدیم بکەن بۆ ئەوەی قورسایی هەموو دەنگدەرەکانیان بچێت بۆ ئەو زمانی برنەوە بکە لە کاتی چوونە ناو چێبڕکێ لەگەڵ پاڵێوراوەکانی سپاس دەکەم کاگارم تۆ لەگەڵ بۆ چوندانی کە حیزبە گەورەکان وەکو مامۆساڵی ڕەنگە زیاتر سوود ببینن لەم سیستەمە ینی بۆ بەڵێ بە وەکو بازنەی قەزاواز بکەینەوە ئەگەر باسی مەوزوعی تەزویر و چەک و پارە و ئەم شتانە بکەینەمانە بێنی چەک و پارە و ئەوانش ناتوانین باسی ئەمە نظامی انتخابی بکەینەوە ساکە باسی پرۆسی هەڵبژاردن بکەین بەس ئەگەر ئێمە باسی نظامی انتخابیەکەکەین ئەمە مەسەلەیەکەوە باسی پرۆسی هەڵبژاردن لە ناو سیاقێکی عێراقیە کە میلیشا دەورە بینێ پارە دەورە بینێ میدیا دەورە بینێ ئەمە مەوزوعێکی ترە بەڵام ئێمە ئەگەر باسی نظامی انتخابیەکەین ئەم نظامی انتخابیە پاڵێوراوە ئەهێنێتە پێشەوە کە ئەبێ شایستە بێ بەو دەنگانێکی هێنێ واتە ئەگەر حیزبیش تەبیعی ئەم سیستەمە دژی حیزب نییە دژی کوردیش نییە دژی حیزب نییە و دژی کوردیش نییە ینی من پێم وان نییە ئەمامە مینە من بەڕاستی ئەمە تەبریرات چکە تورکمانەکانیش لە کەروکاواڵن عەرەبەکانیش واڵێن هەمووی ئەڵێ ئەمە دژی ئێمەیە ناخێر ئەساسەن ئەوەیە کە خۆجاران لیستیش بوو هەروانەوت گەر لیستیش بوو ئەم حزابانە هەمووی کوردەکانیش وانەوت و تورکمانەکانیش و عەرەبەکانیش وانەوە 1.6 بوو هەمووی هەواری لەساب و هەمووی گلەی لێ هەیە ئەمان گلەیان لە خودی پرۆسی هەڵبژاردن هەیە جارێ چکە هەر لەگەڵ پرۆسی هەڵبژاردنان نین بەڕاستی لەبەرەوەمانە هێزگەرێکی دیموکراسی نین و یاری بڕوان بە یاری دیموکراسی نییە بۆیە ئەم مەوزوعانە هێنە پێشەوانێ بەو شکڵە بەو جۆرە بۆ ئەوی کە خەڵکی پێبەنج بکەن ئەگەر نا ئەو ئێستا کوردواڵە تەبعی هێزە کوردەکان ناتوان بڵێن ئێمە ئەم نظاممان بەدڵنیە لەبەرەوەی لە بنیادی حیزبی ئەدا هەڵیەوە شێنێتەوە لەبەرەوەی وا لە حیزبەکە دوای پاڵێوراو بکەوێ نەکو ئەوەی کە بە جەڵەب پاڵێورا و دابنێت و هەمووی دەربچێنێ یەکێک 120,000 دەنگێنێ بەس تەنها ئەو دەنگێنێ ئەوانی تری هەمووی بەهۆی ئەوە نانی ئەوە خۆن تەبعی ناتوانێت موا بڵێ ئەم حیزبە لەبەرەوە بڵێ چی بڵێ وەڵا ئەمە بۆ کورد خراپە و هێزە تورکمانەکان بڵێن بۆ تورکمان خراپە و عەرەب بڵێ بۆ عەرەب خراپە و ئەمانە ئەمە ئەزانی چۆنە لە عێراقا ڕەوتێک تازە هاتووە کەم خۆپیشاندانان هێناوێتی تازە ناگەڕێتەوە دواوە و زۆر هەوڵیاندا کە ئەم سیستەمە جێگیر نەکرێ و دڵنیا بە لەوەی کە ئەگەر حیزبەکان ناچار نەبوونە هەمویان ناچار نەبوونە و لەژێر فشاری خۆپیشاندەرانە نەبوونە قەدەم نیزامیان قبول ناکرد لەبەرەوەی ئەوان بۆ لەوای ئەوان بیریان لە چیە کردو بیریان لەوە کردو سانلی گۆ بکەن بە 1.9 بۆ ئەوەی بە تەواوەتی قاچی لێ درێژ بکەن بەڵام ئێستاکەمە هاتۆ ڕێک پێچوانی ئەوی وەڵێم هەموو حیزبەکان لە ژێر فشاری خۆپیشاندەرانی ساحی تاریرەکانە ئەمان کردووە هیچیان لە قەناعەتەوە سپاس دەکەم دواتە گەرم و لای بەرز کاتی زیاترتان پێدەم کاک هیوا بگەرم و لای بەرز سەبارەت بەوەی کە دوای پەسەندکردنی ئەم یاسایە و یاسای کۆمیسیۆنیش ماوەی پێشتر پەسەندکرا عێراق پێ دوایە بەم زوانە بەرەو هەڵبژاردننی پێش وەختە بڕوە
بەڵای کاکی وەگوێت لە ئێمەیە بەڵێ بەڵێ دواتر گەڕین و لای کاک هیوا کاتە بکەک ئارام گرم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی بەڵێ بابگەڕینەوە لای کاکیوا ببوورە کاکیوا سەبارەت بە مەسلەیەوەی کە پێ دوایە دو پەسەندکردنی یاسای هەڵبژاردنەکان و کۆمیسیۆنیش عێراق بەرەو هەڵبژاردننی پێشوەختە بڕوە طبعا ئەبێ بزانین سەرۆکوەزیری تازە کەی دائەڕێت حکوومەتی تازە چەندی پێچێتە تەشکیلی کات پێ ناچێ بەم زوانە بتوانن سەرۆکوەزیرێک دانێن چونکە لایەنەکان نە لایەنە سیاسیەکانی ناو پەرلەمان کۆکن لەسەر ناوێک نا جەماعەتی تەحریر و خۆپیشاندەرەکانیش ڕازین بە هیچ کەسێک لەو ناوانەی کە ناویانێت یان بەکو کوتلەی زۆرینە یاخود لایەنێکی تر بێ لێرە بزانین کەی سەرۆکوەزیری تازە دەستنیشانەکرێ دوای ئەوە حکوومەتەکەی چۆنە بێت بە چەند حکوومەتەکەی بۆ تەشکیلەکرێ ئەو جا پاشوانی باز ڕەنگە 6 تا بەلای کەمی 6 مانگ بۆ ڕەنگە ساڵێک ئەو پەڕی انتخاباتی تازە بکرێت چکە شتێکی تریشەیە لێرە زەختی مەرجعیانشیان لەسرە لایەنە شیعیەکان لە خوتبەی جومعەی ڕابردوو مەرجعیە وتی مەرجعی شیعی وتی کە ئەبێت هەڵبژاردننی پێشوەخت بکرێ انتخابات المبەکرە و خۆیانەڵێن ئیتر ئەبێ لەژێر ئەو فشارن کە ئەبێ هەڵبژاردننی زوو بکرێ لە هەمان کاتیش ئەفشاری جادەشیان لەسرە هەر وەکو ئەم یاسایە و وەکو یاسای کۆمیسیۆن کە دایان ناو هەڵبژاردننی ئەندامانی دەستەی کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ چۆن بە فشار کردیان ئەمە شوا بزانم هەر بە فشارە ببیکەم بەڵام بزانین تا چ ڕادەیەک نەفەسی خۆپیشاندەران درێژە بێت و زەختی ئەوەشیان لێ بکات کە زوو هەڵبژاردننی پێشوەخت بکەن باشە بەس پێ دوایە ئەم یاسیان کۆمیسیۆنەکە و ئەم ئەوەش کەمڕۆ پەسەند کراوە نەخشەی سیاسی داهاتووی پەرلەمانی عێراق بوو گۆڕێ تا ڕادەیەکی زۆر بەڵێ پێم وایە ڕەنگە حەزبە گەورەکان تەمان ئەمێننەوە بەس خەڵقی سربەخۆر ڕەنگە دەرچێت لە هەڵبژاردنەکانی تر ئەمان بینی نسبەیەکی زۆر هەبوو لە کەسانی سربەخۆ کە نەیەتوانی لەسەر مستەوای قەزا یاخود لەسەر مستەوای محافەزەکە منافەسەی لایەنەکانی تر بکات ئێستا دیارن خەڵکەکان لە یەک شوێنن ڕەنگە تا ڕادەیە گۆڕانکاری تیا بێت بەڵام لەو باوەڕە نیم کە بە شێوەیەکی 100% ئەندامەکان هەمووی بگۆڕێن بەڕێی من هەر حزبە و ئەچێتەوە قاڵبی خۆی ئێستا بۆ نمونە سەیرەکەی تەنزیمێکی وەکو عەسای بەهر الحەقەوەی قەیس الخەزعەلی 15 دەنگی هەیە 15 دەنگ یعنی 1.5 میلیۆن دەنگ دەر 1.5 میلیۆنەکە کوا لە شوێن هەموو دنیا قسەی پێڵێ هەموو دنیا هەموو متەزایرەکان ژنەی پێیان یەک بەشەر نییە دیفاعی لێ بکە دوو کەسی نێبێتە سەرجادە دیارە خەلەلێکی گەورە هەبوو لە سیستەمە کۆنەکە ڕەنگە ئەگەر 15 هەبوو بێت لەم هەڵبژاردنە لە هەڵبژاردننی داهاتوو ڕەنگە 3 تا 4 کەسی هەبێت لە باشە دوا پرسیارم بۆ بەڕێزت سەبارەت بەوەی کە پێ دوای خۆپیشاندانەکان کۆتاییان پێدێت چووکە دوایەوەی کە مەسەلەن یاسای کۆمیسیۆن و ئەمەش لەسەر داواکاری ئەوان پەسەند کراوە سەرۆکوەزیرانی دەستی لە کار کێشاوەتەوە نەخێر لەو باوەڕە نیم بەڕای من ئەسڵەن ئەم یاسای کۆمیسیۆنە یاسای هەڵبژاردنە زەخمی زیاتر داوەتە تەوژمی زیاتر یاوەتە خۆپیشاندانەکان بۆی ئیسپات کردوون کە تا لەسەر جادە بمێنن شتی زیاتر ئەتوانن بەدەست بێنن و شەڕە گەورەکە ماوەتە ئێستا شتی ئەساسی بۆ ئەوان ئەوەیە تەدەخولی ئێرانی نەمێنێ ئەوە تاکو ئێستا ماوە هەموو ڕۆژێ قاسم سولێمانی یەت و ئەڕوا بە کەیفی خۆی ئەمە هەموو لە هەموو خۆپیشاندەرەکان دژین لەلایەکی ترەوە طبعاً دانانی سەرۆکوەزیری تازە ئەمیش داواکاریی گرنگە هەڵبژاردننی تازە تەزویر نەکردن لە هەڵبژاردننی تازە ئەمانە هەمووی هۆکارن بۆمانەوەیان لەسەر جادە و ئەم 1-2 مانگەش ئەساسە ئەگەر لەم سەرمایە لی دەرچن و بمێنەوە لەسەر جادەکانە احتیمالە بەردەوام بێت چکە ماوەی شتێتە دنیا گەرمە بێت و بەهارە و خەڵک زیاتر پێی خۆشترە لەسەر جادەبێت لەوەی ئێستا زۆر سوپاسان دەکەێت زۆر سپاس بۆ بەڕێز هیوا عوسمان ڕۆژنامەنووس و شارەزای لە کاروباری عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دواتر لەگەڵ دومیوانەکەم درێژە بە پرسەکەمان دەین. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم، شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێز تەموو چێژی برنجیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە. برنجی 11-21 هندی و 11-21 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕێز کاگەرم گەرم وڵای بڕێز سەبارەت بەوەی کە حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بە تایبەتی لە هەرێم ڕەنگە بڵێن پارتی و یەکێتی پارە و مەسەلەن چەک و میدیای باشیان هەبێ حیزبەکانی تر نی لەم سیستەمە زەرەرمە نابنیا خود دەبێت چی بکەنم ئەبێت پاڵێوراوی زۆر بەهێز ئینتاسکەن جاوەیە ئایا ئەم حیزبانە توانای ئەویان ماوە کە بتوانن کاندیدی بەهێز ئینتاج بکەن یەکێک لە کێشەکانی حیزبی دەرەوەی یەکێتی و پارتی تەبعی بێکێتی و پارتیشەوە ئەوەیە کە کۆڵەوارن لە بەرەمێنانی کادری بەهێزە لەبەرچی لەبەرەوەی پشتیان لێ کردوتەوە لیست بۆ خۆی هەموو شتەکانی بۆ ئامادەکردوون و چێ زۆتری جۆڕایڵ بێ چێ زیاتر لە شخصی یەکەمی حیزب چێ خزمی مەکتەب سیاسی بێ بەڕاستی ئەوان هێنراونە ناو لیستەکەەوە ئەم سیستەمە ڕێگە بەوە نادا بگەڕێمان نابێت هەنا پاڵێوراویمان دەبێت ئەبێ پاڵێوراوی زۆر بەهێز خاوەن ڕابردووی پاک خەڵکێک کە بە عملی سەلمان بێتی خزمەتکاری ئەو خەڵکەیە و خزمەتی خەڵکەکە ئەو ساکە خەڵک دەنگێداتێ بەڵام ئەوە نەبێ لە هەر حیزبێک بێ لە حیزبی گەورە بێ لە حیزبی مامناوەند بێ لە حیزبی بچووک بێ دەرناچێ بۆیە یەکێک لە سوودەکانی ئەم سیستەمەوەیە کە ئەو پاڵێوراوەی کە دەرئەچێ توانیوێتی متمانەی زۆرینەی دەنگدەرانی بازنی هەڵبژارنەکە بۆ خۆی ڕابکێشێ و حیزب لەو خەوا بە خەبەرە هێنێتەوانێت کە سیستمی نوێنرایەتی ڕێژەی بۆی دروست کرد بۆ ئەویشەوە بکات و 100 پاڵێوراوی هێنا ئەم سەدە 15 دەرئەچوو بڵێن ئەوتری 75ەکەی تر دەنگی پێکەوە کردەوە 15کە ئەگەر سێری بکەی بەس شخصی یەکەم دەنگی زۆری هێناوە ئەوانی تری سێری کوردستان دووبارە مەسەرەن دوو ئیدارەی زۆر زەغ ناکاتەوە بڵۆمە ڕەنگە پارتی لەو سنوورە نەتوانێت کورسی بێنی یەکێتی بنەوە لە سنووری ئەو دی و یاخود بڵین لایەنەکانی تر نانا بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک بۆ ئەوەی شتیانە ئەگەر بێت و مەسەلە لە منتقی بادینانە ئەو هێزانەی لە دەرەوەی پارتین کاندیدێکی بەهێزیان هەبێتوانن دەربچن پارتیش لە منتقی سلێمانیە لەگەڵ ئەو حیزبانەی ترە تحالف بکە کاندیدی هاو باش بڵێن بەڵێ چکە یەک شتت هەیە لێرە کاڵی بازنی هەڵبژاردن هەر بازنەی هەڵبژاردن هاوپەیمانەتی خۆی هەیە و ڕەنگە مەسەلە حیزبێک لە بازنێکی هەڵبژاردنا بەشداری بکە لە بازنێکی هەڵبژاردنا بەشداری ناکە کە من نەزانم دەنگەکەم ناگابەوەی کە کاندیدەکەم دەرچێ ئەو ساکە بەشداری ناکەم ئەو ساکە ئاچم دەنگەکانی خۆمەدەم بە کاندیدێک کە ئەگەری دەرچوونی هەیە لەبەرەوە ئەوە دروست دەکات کە چەند بازنی هەڵبژاردن نەبێ ئەوەندە کاندیدی جیاوازی حیزبەکان و سربەخۆ ئەبێ و ئەتوانن ئەوەندە هاوپەیمانێتی جیاجیا دروست بکرێ هیچ بازنەیەک لە بازنەکەی تر ناچێت ینی بڵێ هەموو لەم سەرەوە بۆ ئەو سەری یەک تحالف یا یەک لیستە سپاس دەکەم ماوە سەمەریان گەشتێکت ما بێ لەسەر مەسەلەی بازنەی و مامەڵی حیزبەکان گەرنا بتێن سەرەوەی ئەژمارەی کورسیەکانی کەم کرایەوە کەوا بڕیار بوو لە 329 کورسی ببێتە بە 251 کورسی کەم کراوەتەوە لە ڕاستیا لە یاساکە باسی ئەوە نەکراوە کەم کراوەوە یان نەکراوە ئەوش پێویستی بە دەستکاریکردنی دەستور هەیە چون دەستورەکە زۆر سەریحە و هەر کەسێک تەویل تەفسیری بکات تحریفێکات زۆر بەوازەحی دەڵێ بۆ هەر 100,000 نەسەمەیەک و کورسیەک ئەگەر چی ئێسەوە مشکل تو ڕوبەڕووی مشکلێکی گەورەش بێتەوە لەم هەڵبژاردنەی کە دادێت لەبەرەوەی ئەگەر بەپێی ئەو دەقەدەستوریە بڕۆین هەر ئێستا شاری سلێمانی 2,200,000 کەسە بەپێی دوایامین ئاماری نزیکراوەی فەرمانگەی ئاماری سلێمانی واتە دەبێت 22 کورسی هەبێت لە کاتێکە هەر بە داتاکەی 2014 ئەڕۆن کە 18 کورسیە کەواتە لێرەیە نرخ ینی نوێنەرێک بە 100,000 نابێ بە نوێنەر چکمە بێ 22 میلیۆنەکە 2,200,000ەکە تەقسیمی هەژدەکەی چەندی کرد ئەوە نرخی کورسی هەر نوێنەرێکە بەرەوە یەکێکە لە مشکلەکان کە هەر دەشڕاتوە بەڵام بە نسبەتی بازنەکانەوە من پێم وایە ئەم خۆپشاندانانە خۆپشاندانێکی شیعین و مەیدانی تحریر مەیدانێکە شیعە ئاراستەیەکات لەبەرەوەی سونە ناتوانێت داخلی ئەو پرۆسێ بێ بە ئاشکرا چکم جاری پێشوو خۆتەزانی داخل بوو خۆپشاندانی ئاساس کرد و بە ناوی ئێڕهاب و ئەوانەوە سەرکوتیان کردن لەبەرەوە خۆیان دوور گرتووە تا ڕادەیەکی زۆر بۆیە من تەسەورم وایە ئەم سیستمی هەڵبژاردنە تازەیەش کە هاتۆتە گۆڕێ بە دەرەجەی یەکەم کاریگەری هەیە بۆ سەر دابەشبوونەوەی هێزی ناوماڵی شیعی بە دەرەجەی یەک کەمتر کاریگەری دروستەکە لەسەر ناوماڵی سونی و کوردی چکم زیاتر ئەوان داواکاریەکانیان هەیە و ئەوان تعبی ئەکراون بەم داواکاریانە لە ناوماڵی کوردیا وەکوتە من ئەو تەسەورەم هەیە چکم سیستەمە سروشتەکەی وایە کێ دەنگی زیاتر بێنێ ئەو کورسی ئەباتەوە و ئێمە خۆشمان هێز و قەبارەی دەنگدەری هێزە کوردیەکانی تر ئەزانی چەنن لەسەر ئاستی بازنە بە 1000 حاڵ کورسیەک و 2 کورسیان برد جاوەرە بیکەی بە قەزاواتە قوەی سەوتیان دابەشەکەی جارێکی تر هەر سانتلیگۆکەیە بەڵام بە ناوی ئەغلبیەوە قوەی سەوتیان دابەشەکەیتەوە
ئەم سیستمە قوی سەوتی ئەو هێزانی دابش کردووە واتە ئەگەر لەسەر ئاستی شارێک 40,000 دەنگی هەبێ ئێستا بۆی دابشەکە بەسەر 4 قەزایە واتە ئەبێ بە 10,000 بە 10,000 تۆ نامتوانانی منافەسەی 30,000 دەنگی حیزبێکی گەورە بکەیت بۆیە ئەگەر ئەم سیستەمە هێزی قوی دەنگی حیزبە بچووکەکانی دابش کردووە ئەوە ئەتوانن بە ڕێگەیەکی تر ئەو هێزە کۆ بکەنەوە بەو طریقەیە کە مامۆسارا باماژەی پێکرد لەسەر ئاستی قەزاکان دەنگەکانیان یەک بخەنەوە کاندیدی هەمویان بەڵێ ئەو کاتە قوی سەوتەکان وەکو خۆی لێتەوە بە قوتریشە بێتەوە لەسەر ئاستی قەزاکان چکم ئێستا لەسەر ئاستی قەزا بە تەنها زەعیفن هیچیان ناتوان منافەزی کورسی بکەن لەوانەیە بزوتنەوەی گۆڕام بتوانێت نازانینەوەی نوێ قوی سەوتی داهاتووی چۆنە بێ بەڵام ئەو دوو هێزی تر ناتوانن و گۆڕانیشی لە هەموو بازنەکانە قوی سەوتی مەرج نییە بتوانێت کورسی پێبەرێ بۆیە پێویستی بمانە بێ قوی سەوتی دروستکەنەوە لە بازنەی قەزاکانە جارێکی تر بۆی بتوانن بە قۆت بێنەوە سەرشانەوە کە جارێکی تر دوای ئەوەی کام سیستەمە لەتی کردوون ئەوە یعنی یەکێکە لەو طریقانی کە عادەتەن کتێبە دەستوریەکان باسیەکەن هێزە بچووکەکان چۆن بتوانن لەو داوانە ڕزگاریان بێکام سیستەمە بۆی ناونەتەوە یەکێکە لەو طریقانە کە باسەکرێت باش ئەگری بڵێن ڕخنە شەیە لەسەرەوەی کە هەندێکیان پێیانە کاندیدی سەربەخۆ بەقووە دەکەنێکیان پێیان وایە مەسەڵەی خێڵ و عاشیرەت زاڵ دەکەم سیستەمی مزن دابەزین بۆ ئاستی قەزا ئێمە تطبیقاتی ئەم سیستەمەمان هەبوو لە ئوردون لە ڕاستیە لە ساڵی 1970 تاوەکو ئەم 2014 بوو ئەم نیزامە تطبیقە کرا باش لە یابانیش لە ساڵی 44ەوە تقریبا تا 93 هەر تطبیقە کرا باش یعنی سیستمێکی زۆرینەیە سیستمی زۆرینە تابعاتی وایە هەمیشە خزمەت بە هێزی گەورە ئاکات هێزی گەورەی ڕێکخرا و منەظەم هێزی بچووک ئەبێ بە دوای کورسیەک یان دوو کورسیا بگەڕێ ئەویش بە شێوەیەکی استراتیژی تەوجیهی دەنگدەرەکانی خۆی بکات ئەگەنیان ناتوانێت ئەو کورسیانەش بەرێ پاڵێوراوی سەربەخۆ ئێمە تەجروبەیەکی هەڵبژاردننی شارەوانیەکانمان هەیە ساڵی 2000 بوو یعنی لەو تەجروبەیە لەسەر ئاستی سلێمانی جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ هێزێک نەیتوانی کورسی بەرێ هیچ هێزێک بە حیزبەکانی کەشەوە لەبەر ئەوە ئەزانم بەڵام ئێستا نمونونەکە گەورە بکەرەوە بۆ ئێستا احتیمال هەیە هێزە سیاسیەکان کورسی بەرن بەڵام لە ڕاستیە پاڵێراوی سەربەخۆ ناتوانێت منافەسە بکە بە هیچ جۆرێک ئالەتی کەمکردنەوەی تەزویر چی تێدایان یاسانوەیە وەکو پاکردنەوەی باش تۆماری دەنگدەران مەسلەی هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگەکان بە نیسبەتی عشرێت و هۆزە ئەو خۆت ئەزانی یعنی هەو عشرەتانە دابەش بوون بەسەر هێزەکانە و منطقەی نفوزیشان هەیە بۆیە ئەوان پشتگیری هەر پاڵێوراوە بکەن لەو ناوچانەیە ئەو پاڵێوراوە دەرەچێت چکم عشیرەت و قەبیلە طبیعەتێکی هەیە کە کوڕی هۆزەکەی خۆی بە گوێیەکە زۆر بەکەمی ئەتوانێت لی دەرچێت ئەگەر دابەشبوونیش هەبێت لەتێکی بچووکی لێبۆتەوە لەبەرەوە ئەوانە دەتوانن یەکێک ئەم سیستەمە زۆرینانە کە تاک نوێنەرین یاخود دوو نوێنەری و سێ نوێنەرین عشرەت ئەتوانێت ڕۆڵی سەبارەت بە تەزویر چی تێدایە بۆ کەمکردنەوەی تەزویر لە ڕاستیە ساختەکاری هەڵبژاردن تەنها من لەگەڵ ئەوەیانیم بە هیچ جۆرێک کە سیستمی ئامێری خێراکردنی دەنگدان بە تەنها بەکاربهێنرێت ئەو ئامێرە متمانەی نییە لە بەرەوەی شەفافەتی تێدا نیە تۆ جیهازێکە کارتێکی دەنگدانەکەی بە ناویەوە کەس نایبینێت چی ڕوئایە لەناوە لە کاتێکە عەدوفەرزی یەدەوی لە ناو محەڵتەیە نوێنەری هەموو حیزبەکان ئامادەن نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئامادەن یەک کارتەکان فەرزەکرێ بە بەرەو چاویانە وەنەتەوە یەکگرتوەکانیش لە نامەی خۆیدا بۆ کۆمسیۆن لە ساڵی 2018 تەبەنی ئەمەی کردووە لە ساڵی 2014 تەبەنی ئەمەی کردووە لە ساڵی 2014 تەبەنی ئەوەی کرد کە نابێت لێڤڵی تر زیاد بکرێت بۆ عەدوفەرز واتە مەراکزی عەدوفەرزی فەرعی بکرێتەوە چونکە مەراکزی عەدوفەرزی فەرعی بۆ ئەو وڵاتانەیە کە شەڕ و شۆڕیان تێدایە ناتوانن لە مرکزی اختراع عەدوفەرز بکەن ناچار مرکزی عەدوفەرزی گەورە ئەکەنەوە هەموو محەڵتەکان لەوێ باش بەزەوەی ئێستا ئەلکترۆنیکەیەوە ئەوە ئەلکترۆنیکەیە بەڵام دەڵێت لە هەموو محەڵتەیەکە لە هەموو مرکزێکە یەک محەڵتە عەدوفەرزی یەدەوی بۆ وەکرێتەوە ئەگەر فەرقەکە بۆ نمونە لە ساعت دەبوو شتێکی ئاوایە ئەوە بڕیارە دەی هەموو باشە زۆر بەکوتی بەزۆکو تۆماری دەنگدرانی شتێتە ینی پاک بکرێتەوە چونکە پێشتر بادەوە کە تۆمارێکی خراپەیە لە عێراق و لە کوردستان ئێمە بە تۆماری بایۆمەتری ئەڕۆین وەکو کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەڵام ئێستا باز لەوە دەکرێت کە بە کارتی ئەلکترۆنیک ئەلکترۆنیە کارتی بایۆمەتری نییە کارتی ئەلکترۆنی و بایۆمەتری وەکو دەوتری جیاوازەکە ئەوەیە کە لە کارتی بایۆمەتریە پەنجەمۆری تۆ ڕسمی تۆ لەناو چپی سەر کارتەکەدایە واتە هیچ کەسێ ناتوانێت دەنگ بات بە کارتی کەسێکی تر باشە پێسی بۆچی بە بایۆمەتریەکەی کار ناکەن مەسەرەن من لە ڕاستیان نازانم ئەو بڕگەیە بۆ تەفعیل ناکرێت چکم ئەو بڕگەیە پێوترێت تەخسیس باش ئەگەر چی کارتە تازەکان تەخسیس کراون بەس کارتە کۆنەکان
تەخسیس نەکراون ئەبێ ئەوە تەخسیس بکرێت. سپاسم کە گەرم لەسەر ئەوەی کە پێدوایە ینی دووبارە کەوتونەتە حاڵەوەلەوەی کە ئەمێری ئەلکترۆنی بەکاربهێنرێت لە زیاکردنەوەی دەنگەکانە نێمجارە لە یاساکەم دووبارە بڵین تەسبیت کراوەتەوە. نا مەسەلەکە هەڵە نییە مەسەلەکەوەیە ئەو هێزە گەورانەی کە بۆ ڕۆژە لە ڕۆژان محەڕەزە نەبوون یانەوێ هەروە بمێننەوانێ ینی بۆ ئەوەیە کە مسۆگەری نەتایجەکان بکەن خۆڵێ لە وڵاتانە ئەوە گرنگ نییە کە دەنگەداوە گرنگە کە هیژمێرێ لەبەرەوە هێزە گەورانەی کە چەک و پارەیان هەیە هەوڵەدەن لە دوا ساتەکانە کە مەسلەی جاکردنەوە ژمارنی دەنگەکانە بیخەنە بەرژەوەندی خۆیانەوەوانێ ئەوسا کۆی پرۆسەکە خەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە بەڵام من دڵنیان دەکەمەوە بۆەوەی کە ئەگەر بێت و شتێک بۆنی تەزویری لێبێت وەکو هەڵبژاردننی 12/5 دڵنیا بە لەوەی کە خۆپیشاندەرانی ساحی تحریر قوبولی ناکەن. باشە بەس ئەم کۆمیسیۆن لە ئاسیەوەدا یانێ و پێکاتی کە دوێنێ ڕاگەنەچکۆ لە سەراسی عێراق کە هەمان دابەشکاری حیزبیە بەس ئێستا و دوێنێرەکەی کوردستان دیاری نەکراوە ناتەبیعیە بواە بەڕاستی ماوەیەکان دیاری بکردایە بۆ ئەوەی کە تایە ئەو دادۆرە بە ڕێزانانی کە یانەوێ خۆیان کاندید بکەن خۆیان کاندید بکەن کە ئەمە نەکرا لە عێراقا و بالفعل بێت لە هەرێمی کوردستان و عێراقیش بەیەکەوە بکرایە پرۆسەکە وەکو جیاکردنەوەی وەکو قورعە و سەر پەرشتیکردنی UN بۆ خۆی هەنگاوێکی باش بوو بەڵام تەشێکردنی ئەو کەسانەی و قەزایە و قوزاتانەی کە چوونەتە ناو کێبڕچێکەوە بەڕاستی شەفافێتی تیانە وەجێگەی گومانە وەگەر بزانرێت ئەوەش بەو شێوەیە بووە کە ژێربەژێر ڕێکەوتن هەبوو شتە بووە من دڵنیام لەوەی کە فشارەکرێ بەوەی کە هەڵوەشێت باش ئەی لەسەراستی هەرێمیانی تاویستە دیاری نەکراوە دەبێت چی بکرێت بۆ نمونەکە بازەکە ئەنجومەنی دادوەری هەرێم دوو دادوەر ئەبێت دادوەر ئەنجومەنی دادوەری هەرێم فترێک ئیعلان بکە و بە شەفافانە بەڵام تا ئێستا خۆی دەنگی نییە کە ئەوە بەڕاستی گومانە خاتە سەر پرۆسەکە و داوا لە دادوەرەکان بکە کە ئەوانەی ئەیانەوێت CV و ناوی خۆیان تەقدیم بکەن و ئەبێ بە شەفافانە بەڕاستی بزانرێت کە چ ڕۆژێک لە چ ڕۆژێک و دەست پێکا بە چ ڕۆژێکی تر و ئەو ڕۆژەش بەڕاستی پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی میدیا UN بە هەمان شێوە ئیشرافی ئەو باشە دو پرسیارم زۆر بە کورتی پێدوێ ئەم هەم یاسای کۆمیسیۆنەکەم بڵین یاسای ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کەم ڕۆ پەسەند کرا دەنگ دەرئاش دەکاتەوە یعنی چونکە پێشتر ناومیدێکی زۆر هەبوو لە دەنگدا نیزامێک ئێستا هەیە بەڵێ ئەی کات لەبەرەوەی کە بەشی زۆری هاوڵاتیان بەڕاستی لەم ئەحزابە تەقلیدیانە بێزار بوون تایبەتی لە ناوەڕاست و خواروی عێراق ئەوە زۆر هەیە یعنی باسی عشارتان کرد بڕواتان ببێ من ینی لە خۆپیشاندەرەکانەوە هەناسم کە کوڕی عەشیرەتە ئەیوت ئەوەگەر من خۆم کاندید کەم لەگەڵ ڕئیسی عەشیرەتەکەمانی و من دەرەچم لەبەرەوەی من لە شەقامام خەڵک منە ناسێ دەنگ نادا بە ڕێز عەشیرەتەکە لەبەرەوە گۆڕانکاریێکی زۆر باش ئەهێنێتە ناوەوە ئەگەر بێت و دەوڵەتانی ئیقلیمی تەداخل نەکەن و ئەو عەدو فەرزە سەریع و ئەم مەوزوعانە بڕێگە بدا و بهێڵێ سپاس دەکەم بەس مامۆستا دووە پرسیارم ئەو کاندیدەی کە بۆنم لەسەر ئاستی قەزای خۆی کاندید دەکات هەر دەبێت خەڵکی ئەو قەزایە بێت ینی ناتوانرێت کاندید بگوازرێتەوە نەخێر خۆی هەرێکێک لە فەلسفەکانی ئەو سیستەمە ئەوەیە کە وەلای جوغرافی بەهێز بکات جایرانی پێشوو دەنگدەران گلەی ئەوەیان هەبوو کە نیان نەزانی شوێنە نەرایەتیان نەکات و ینی محاسبەی چێ بکەن بۆیە بەڵێ لەو ناوچەیە خۆی هەڵبژێرێ کە ماڵی لەوێ دەنگدانی لەوێ هەموو شتێکی لەوێ باشە بە کورتیان نەخشەی سیاسی کوردستانیش ناگۆڕدرێ لەداهاتوو من لەو باوەڕێیان نیم چکومەکو پێم وتی 4 فاکتەر هەیە لای هەرکەس بێت دەنگدان زەمانەکات دەسەڵات و پارە و هێزی چەکداری و ڕاگەیاندن. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان مامۆستا مەریوان عارف شارەزای هەڵبژاردن ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروە سوپاسیش بۆ کاک کێهیوا عوسمان کە پێشتر لە هەولێرەوە لەگەڵمان بوو سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ